بەڕێزان سڵاو هاوکات لەگەڵ پێ هەڵدان و خستنە ڕووی شانازی و سەرۆرەکانی مێژووی سیاسی کورد پیشاندانی هەڵ استراتیژیەت و شکستەکانی نێو ئەو مێژووە حەقیقەت و فاکتێکی گرنگە بۆ خستنە ڕووی تەواوی دیوەکانی مێژوو لە گشت ڕەهەندەکانەوە. ئەلبەتە قسەکردن لەسەر مێژوو بە تایبەتی مێژووی سیاسی کورد کە بە خۆی مێژوویەکی ئاڵۆزە شرۆڤە و شیکارکردن و قسەگەلێکی زۆر هەڵەگرێت. بەرنامەی ئەم جارەی ڕوودا و مێژوو تایبەتە بە قسەکردن لەسەر حیزبێکی تری کوردی لە یەکێک لە پارچەکانی تری کوردستان. بێگومان تەواوی حیزبە سیاسیەکان لە تەواوی پارچە جیاوازەکانی کوردستانە خاوەنی خەمێکی هاوبەش و زامێکی هاوبەش و خواستێکی هاوبەشن، بەڵام لە نێو پارتەکاندا فۆرمی جیاواز و استراتیژی جیاواز و کارکردی سیاسی جیاواز هەیە. لە یادی 66 ساڵەی حیزبی ژێکافی کوردستان و کۆمەڵی ژێکاف و حیزبی دیموکراتی کوردستاندا ڕوودا و مێژوو بە پێویستی زانی بەسەرکردنەوەی یەکێک لەو پارتە سیاسیانەی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ قسەکردن لەسەر تەواوی ڕووداوەکانی نێو ئەو حیزبە و سەرلەبەری مێژووی حیزبی دیموکرات میوانداری بەڕێز خالید عەزیزی سکرتێری حیزبی دیموکراتی کوردستان بکات. بەمسەجان بەخێر بیت بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو. زۆر سپاس بۆ تۆش کاک خالید، پێم خۆشە سەرەتا لێەوە دەست پێ بکەم کە مێژووی سەرهەڵدانی بیری سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەرێتەوە بۆکەی بە تایبەت لە سەروەختی دروستبوونی کۆمەڵی ژێکاف و حیزبی دیموکرات و کۆماری کوردستان گەر بکرێت بە وردی پەنجە لەسەر مێژووی سەرهەڵدانی بیری سیاسی لەو پارچەی کوردستانە بکەیت. پێشەچی لە قۆناغی جۆرا جۆردا لە ڕۆژهەڵاتی کوردستان یا کوردستانی ئێران تەنانەت پێشەوەی کە کۆمەڵی ژێکافدا بمەزریە لە ناوچەکانی جۆرا جۆری کوردستان بە شێوازی جۆرا و جۆر لەو سەردەمدا سەرۆک عەشیرەتەکان کەسایەتەکان وەک شێخەکان تەنانەت مەلاکان لە هێندێک شوێن یا لە ناوچەیە کە ڕیشسپێکی هەبووە یا پاژماوەی ئەقلیەتی میرنشینەکانی کۆم بووە لە دژی دەسەڵاتی تاران عەکسول عەمەلیان نیشانداوە و بەڵام لەو سەردەمدا کەمتر خۆی لە چوارچێوەی حیزبێکی سیاسی بە بەرنامە و تۆکمە کە خوێندنەوەیەکی لە ویست و داخوازەکانی خۆی هەبێ هێناوەتە گۆڕێ. نمونەیەک لەوانە بڵین جوڵانەوەی سمکۆ بووە کە جوڵانەوەی سمکۆ کاتی خۆی لە دەوروبەری ورمێ تەنانەت مەرحەلەیەکیش چۆ پێشیە بە بەراورد لەگەڵ ڕابرد و تا ڕادەیەکی زۆر ویست و داخوازی نەتەوایەتی و سیاسی تێدا بوو، بەڵام دیستان بە لەحازی سازمانی و بە لەحازی ڕێکخستنی خەڵک نەگەیشتە قۆناغی حیزبێک کە خاوەنی بەرنمەیەک بێ و داواکانی بتوانێت لە نێو کۆمەڵانی خەڵکدا مەترح بکە و دەستوری کارێکی سیاسی هەبێ. دەکرێت بڵین بە دوای ئەودا ئەوەی کە بە شێوەیەکی نوێ هاتە گۆڕێ یەکەم دامەزرانی کۆمەڵی ژێکاف بوو. کۆمەڵی ژێکاف لە کوردستانی ئێران کاتی خۆی لە ناوچەی موکریان دامەزرا. لەو سەردەمدا زۆرتر بە دوای بەهێزکردن و زیندووکردنەوەی بیری نەتەوایەتی و تەسیر وەرگرتن لە کەش و هەوای ئەو وەختی کە سۆڤیەت لە کێشە لەگەڵ بەرەی ئەمریکادا بۆ چوونێکی سۆسیالیستی هەبوو بە تەسیر لەسەر هەردووی ئەوانە، بەڵام لەسەر بنەمایشی بە قووەتی ناسیۆنالیستی و کوردایەتی هاتە گۆڕێ. کۆمەڵی ژێکاف وەک ڕێکخراوێک لە نێو خۆیدا کۆمەڵێک بۆ چوونی هەبوو، هەوڵی دابیر و بۆ چوونی نەتەوایەتی لە کوردستانی ئێران پەرەبدا و بڵای بکاتەوە. کۆمەڵێک خەڵکی شار بوون، خەڵکی بەنسبەت ئەو وەخت خوێندەوار بوون، بەنسبەت ئەو وەخت تێگەیشتوو بوون، شارەزای کێشەی کورد و قەزیەکەی خۆیان بوون، بۆیە لە ڕێگا چارەیەکی سەردەمانە بەنسبەت ئەو وەخت دەجوڵانەوە. دامەزرانی کۆمەڵی ژێکاف ئەوەی کە پەیوەندی لەگەڵ بەشەکانی دیکەی کوردستان گرت و تەنانەت پارچەکانی کوردستانیش بە شێوەی خۆیان لە نێو ئەودا دەدیتەوە، دەکرێت بڵام یەکەمین بنەما یەکەمین چوارچێوەی ڕێکخراوەی هاتنی بیری کوردایەتی لە کوردستانی ئێران دژی دەسەڵاتی مەرکەزی بووە کە بەو شێوەیە ویستی سازمانێکدا بمەزرێنێ. یعنی کۆمەڵی ژێکاف سەرەتایەک بوو لە ڕاستیدا لە کوردستانی ئێران. پاشان ئەم کۆمەڵەیە
درێژە بە خەباتی سیاسی خۆیدات و دوجار لە حیزبی دیموکراتی کوردستانە خۆی بینێتەوە ئەگەر بکرێت ئەو قۆناغە مێژوویە باس بێت. ئێمە کە باسی کۆمەڵی ژێکاف دەکەین تەبیعەتەن خوێندنەوەی جۆراوجۆری لەسرە هەم ئەوانەی کە بە جۆرێک لە نزیکەوە بینیویانە یا دوای کۆمەڵی ژێکاف خۆیان لە حزبی دموکراتی کوردستان بینیەوە بەشێک لەوانە پێش و کۆمەڵی ژێکاف بوون دوایە لە حزبی دموکراتی کوردستاندا کاریان دەکرد و هەم ئەوانەی کە بێگانە بوونە و تەحلیلی کۆمەڵی ژێکافیان کردووە و هەم ئەوانەی کە محقق بوونە و مێژووناز بوونە لێکدانەوەیان لەسەر کۆمەڵی ژێکاف بووە تەبیعەتەن بۆ چوونی جۆراجۆر هەیە. بەڵام ئەگە ئێمە چاو لێ بکەین لە پرۆسێس و ڕەوتی ئاڵوگۆر بەسەر کۆمەڵی ژێکاف و ئەوەی کە کۆمەڵی ژێکاف وردە لە نەتیجەی ئەو ئاڵوگۆرانەدا بەرەو ئەوە دەچوو کە وڵامدەری پێداویستیەکانی سیاسی سەردەم بێ. لە ئیدامەی ئەو پرۆسەیە و ئەو ئاڵوگۆڕەدا کۆمەڵی ژێکاف حزبی دموکراتی کوردستانی لێکەوتەوە. بە باوەڕی من کاتی خۆی لە نێو کۆمەڵی ژێکاف کۆمەڵێک باس هاتوۆتە گۆڕێ ئەو بیر و بۆچوونە کوردایەتی کە لە نێو کۆمەڵی ژێکاف بووە لە مەرحەلەی عەمەلی لە مەیدانی عەمەلی بە شێوەیەکی سازمانی و حزبی دەبێت چۆن جێبەجێ بکرێ و ئەو زەرورەت هەبوو بوو بەهۆی ئەوە کۆمەڵی ژێکاف وردە خۆی بگۆڕێ و لە چوارچێوەی حزبی دموکراتی کوردستاندا قەوارەیەکی حزبی بەخۆوە بگرێ. بۆیە دەکرێ بڵم حزبی دموکراتی کوردستان کە 66 ساڵ پێش ئێستا دامەزرا بە لەحازی سیاسی و ئوسولەن چۆن ویست و داواکانی نەتەوەی کورد لە کوردستانی ئێران لە چوارچێوەی حیزبایەتیدا فۆرمۆلە بکە و هەروەها بەلانی حیزبایەتی کە شێوەی سازمانی و شێوەی ئۆرگانی و شێوەی ڕێخستن و هەڵبژاردن و کۆبوونەوە و لێکدانەوە دەکرێ بڵم یەکەمین و نوێترین حیزبی کوردی بوو کە لە کوردستانی ئێران هاتەوە مەیدان یعنی 66 ساڵ پێش ئێستا ئەو بیری حیزبایەتی و ئەقلێتی حیزبایەتی و ڕێکخستنی کۆمەڵانی خەڵک لە پێناو مافە سیاسی و نەتەوایەتەکاندا لەوێ جێکەوت و نەهادی نەبوو حزبی دموکراتی کوردستانی لەسەر دامەزرا. لە ڕوانگەی منەوە ئاڵوگۆڕی سیاسی گۆڕەپانی نەتەوایەتی کورد لە کوردستانی ئێران لەو سەردەمدا لە 66 ساڵ پێش ئێستادا لە کۆمەڵی ژێکافەوە بەرەو حزبی دموکراتی کوردستان ئاڵوگۆڕێک بۆ لەسەر زەرورەتی سیاسی و پێداویستی عەمەلی کاری سیاسی. بە باوەڕی من لەو سەردەمدا ئاڵوگۆڕێکی منتەقی بووە کە حزبی دموکراتی کوردستانی لێ ساغ بووە. بڵێ دروستبوونی حیزبی دموکراتی کوردستان لە ژێردار و پەردوو کاریگەری کۆمەڵی ژێکافە تەواوکەری ئەو ڕەوتە سیاسی کۆمەڵی ژێکاف بوو یاخود توانی تێزێکی تازە لە سیاست پێشکەش بکات. بە باوەڕی من تۆ دەبێ هەر ڕوودا و هەر بڕیاری سیاسی و دروستبوونی هەر ڕێکخراوەیەکی سیاسی لەو قۆناغدا تەحلیلی بکەین. ئەگە ئێمە چاو لە چوارچێوەی سیاسی و بیر و بۆچوون و پلان و بەرنامەی حزبی دموکراتی کوردستان بکەین دەکرێ بڵین درێژەی کۆمەڵی ژێکاف بۆ بە خوێندنەوەیەکی دیکە لە ڕێگا چارەکان جیاوازتر بەو معناوە حزبی دموکراتی کوردستان لە هەمان کاتدا کە بۆچوونەکانی خۆی و داواکانی نەتەوایەتی و سیاسی خۆی هێناوەتە گۆڕێ تەبیعەتەن دەبێت لە فکری ڕێگا چارەشدا بوو بێ. کۆمەڵی ژێکاف ئەو وەخت ڕێگا چارەکانی وەچی سەردەمی دامەزانی حزبی دموکراتی کوردستان ئاوا لە مقابل خۆیدا نەدەدیت. لە دەورانی جم و جۆڵی فکریدا بوو کۆمەڵی ژێکاف دەکرێ بڵم جوڵانەوەیەکی بیری کوردایەتی بوو جوڵانەوەیەک و دەویست ناسیۆنالیزم وردە پەرە پێ بدا نەهادینەی بکات جێی بخە بیباتە نێو کۆمەڵانی خەڵک کەمتر لە خۆناغی کێشەی سیاسی لەگەڵ تاران و دۆزینەوەی ڕێگا چارەیەکی عەمەلی بوو. بۆیە دەبێت ئاوا جیاوازی بینی حزبی دموکراتی کوردستان و کۆمەڵی ژێکاف بکەین. لە هەمان کاتیشدا ئەگەر ئێمە چاو لە بەرنامەی حزبی دموکراتی کوردستان بکەین کە دوایە کۆماری کوردستانی لێکەوتەوە سەرۆک کۆمارمان هەبوو کابینەی وەزیرانمان هەبوو ئاڵای کوردی هەبوو بوژانەوەیەکی بەهێزی کوردەواری بوو و دەکرێ بڵم بیری نەتەوایەتی لە قەوارەی بە مەدەنیکردنی مؤسساتی حزبی لەوێ لەدایک بوو ئەوە لە نەوعی خۆیدا نەهادینەکردنی بیری نەتەوایەتی کۆمەڵی ژێکاف کە چەند ساڵ پێش وی هات بۆ گۆڕێ یعنی و قۆناغێکی عەمەلی تری پێدا. بەلانی سیاسی شەوکتم تەبیعەتەن حزبێک جیایە لەگەڵ گروپێک کە کاری فکری دەکات دەبێ وڵامی پێداویستی عەمەلیەکان بداتەوە. ڕاستە کەواتە کاک خەلید دەتوانین بڵین سەرەتای دروستبوونی کۆمەڵی ژێکاف یەکەمین هەنگاوە
بۆ دروستکردنی هۆشیاری بیری نەتەوەی ئینسانی کورد. دوجار لە حیزبی دیموکراتە خۆی پەرەپێدا و گەشەکە و کۆمان ڕاگەێنێت. ئەکرێ بڵین یەکەمین هەنگاوی بیری هۆشیاری نەتەوەی کورد ئەمە استراتیژی کۆمەڵی ژێکاف بۆ لە ڕۆژگاریە ئێمە کاتێکدانی بیری نەتەوەی لە ناو ژێکافدا کاتێک دێنە سەر بیری نەتەوەی تەبیعەتەن پارچەکانی کوردستان هەموو جم و جۆڵ و فعالێتی خۆیان تێدا بووە. تەنانەت ئەحمەدی خانی لە شتەکانی خۆیدا ئاماژە بەوە دەکا ئەو کاتی لە کوردستانی عێراق جم و جۆڵی نەتەواتی هەبووە، لێرەش هەوڵ و تێکۆشان هەبوو پەیوەندی بە کۆمەڵی ژێکاف گیراوە. بەڵام ئەوەندەی کە چوارچێوەی باسەکەی منە دەگەڕێمەوە سەر ڕۆژهەڵاتی کوردستان و لەو پانتایە سیاسیەدا دەکرێ بڵم کۆمەڵی ژێکاف سەرەتای هاتنە گۆڕی ئەو بیرە نەتەوایەتی بۆ کە دوایە حیزبی دموکراتی کوردستانی لێکردەوە. ڕاست بەڵام دەوترێت لە ڕووی مێژوویەوە ئەگەر ئێمە وا پێناسە بکەین کە ژێکاف یەکەمین پارتی کوردیە، یەکەمین حیزبی کوردیە کە بانگەشەی سیاست و کاری سیاسی ئەکات، دەوترێت لە کوردستانی تورکیا شۆڕشێک بە نێوی ئاگری داخ هەبوو پێشوەخت پێش ژێکاف بەراورد بەو مێژوو ئەوەندەی خالیدی عەزیزی ئاگادار بێت. پێدوانیە شۆڕشی ئاگری داخ پێش لە کۆمەڵی ژێکاف بوو بێت. هەروەکی من پێشوو ئاماژەم پێکرد پێشتر هەم لە کوردستانی تورکیا هەم بەتایبەت لە کوردستانی عێراق جم و جۆڵ و فعالیەت و دروستکردنی ڕێکخراوە و کۆڕ و کۆمەڵی بچووکی نەتەوایەتی لە گۆڕێدا بووە. بەڵام ئەوەندەی مەربوط بە کۆمەڵی ژێکاف بۆ ڕنگ و چوارچێوە و قەوارەیەکی هەبووە کە لە موکریان هاتە گۆڕێ لە هەمان کاتیشدا کە ڕێگا چارەی ڕێکخراوەی کۆمەڵی ژێکاف ڕەنگە لەو سەردەمدا زۆرتر ئەوە بۆ ئاڵلقەیەکی بەهێز دروست بکە لەگەڵ ئەو کۆڕ و کۆمەڵانەی کە لە کوردستانی تورکی و کوردستانی عێراق وە خۆیان بیریان دەکردەوە وەگە تۆ چاو لە مێژووی ئەو سەردەم بکەی هاتوچۆ و تێکەڵاوی کۆمەڵی ژێکاف لەگەڵ پارچەکانی دیکە دەقیقەن ئەوە دەگەێنە لەوێدا بیری نەتەوایەتی ئەو سەردەم بیری کوردایەتی کەمتر دەخسرا مەرحەلەی عەمەلی ڕێگا چارەکان زۆرتر من نێوی دادەنێم بە نێوی سەردەمی بوژانەوە و بەهێزکردنی کەسایەتی و پێناسەی نەتەوایەتی کوردی لە هەموو پارچەکانی کوردستان نەگەیشت بۆ قۆناغی عملی سیاسی بە شێوەی حزبی بەو شێوەی کە ئێمە عادەتمان پێگرتووە یا بەو شێوەی کە 66 ساڵ پێشێستا حزبی دموکراتی کوردستانی لەسەر دامەزرا ئەنی لە ڕوانگەی منەوە دوو دەورانە دەورانێک کاری فکریە بەهێزکردنی ئەو بیرەیە بڵاوکردنەوەی ئەو بیرەیە واتە ئەوەی کە پێی دەکوترێ گەڕام بە دوای پێناسەی خۆتدا تۆ چی چ نەتەوەیەکی بۆ وار لێ بەسەر هاتووە چۆن ئەوە بەرێ نێو کۆمەڵانی خەڵک بەشێک لە گرفتی گەڕام بە دوای پێناسەی نەتەوایەتی دەورانێکی زۆر لە نێو خەڵکێکی کەمدا باو بووە لە نێو قشرێکی خوێندەوار کە وەختی زۆر کەم بووە لە نێو مەلاکاندا لە نێو شێخەکاندا لە نێو ئەوانەی کە بەهۆی مەوقعیەت و پایگای کۆمەڵایەتی مەجای ئەوان هەبوو بە جۆرێک غروری نەتەوایەتی خۆیان لە دژی دەسەڵاتی عوسمانی لە دژی دەسەڵاتی عەرەب لە دژی دەسەڵاتی ئێران بێن نەدەریە دەربڕینی ئەو غرورە من وای دادەنێم لەو سەردەمدا گەڕام بە دوای پێناسەی نەتەوایەتی بووە وە کۆمەڵی ژێکاف لە خانەی گەڕام بە دوای پێناسەی نەتەوایەتی و جێخستنی ئەوەدا بوو بەڵام کە دوای دێ سەر شکلی عەمەلی و چۆنی جێبەجێ بکەی لەوێ لە ڕێگا چارەکاندا وردە وردە لێکزیابوونەوەکان دەست پێ دەکەن بینی کوردستانی ئێران و کوردستانی عێراق و کوردستانی تورکیا و تا ڕادەیە کوردستانی سووریا کا خالید دەوترێت ئەگەر زیاتر لەسەر ژێکاف بوەستین کۆمەڵی ژێکاف دەوترێت سەرەتا کۆمەڵی ژێکاف 12 کەس بوون پاشان ئەم کۆمەڵەیە کاریگەری دینی و نەتەوەیی زۆری لەسەر بوو حتا ئەڵێن سوێنیان بە قورئان خواردووە ئەگەر بکرێت بچینەوە سەر ئەو مێژوو بەنسبەت ڕقەمی ئەو چەند کەسە لە ڕاستیدا من حزوری زیهنم نییە ئێستا کە بڵم 12 کەس بۆ یازدەتر بووە بەڵام لەسەر ئەو بەشەی دووەمی پرسیارەکەی جەنابەت زۆر تەبیعیە لە کۆمەڵگای کوردەواری ئەو وەختدا و لە کۆمەڵگای ئێستاشدا کە مەسهەب بەشێکە لە پێناسەی خەڵک ئەو وەخت سۆند خواردن بەو مەبەستە بووە کە تەئکید بکەنەوە لەسەر تەحودات و بیر و باوەڕ و بۆچوونی خۆیان بۆ بەهێزکردنی بنەمای
بنەمای نەتەوایەتی و کەسایەتی نەتەوایەتی خۆیان لە کۆمەلگاکەدا بڵێ بۆیە سۆند خواردن شتێکی تەبیعی بۆ ئەو وەختی لە گۆڕێدا بووە ئەو گروپە یا بڵم کۆمەڵی ژێکاف زۆر لە خانەی تەحودات و ئەخلاقیات و بەهێزکردنی ئەوە بوو و کە ئینسان متحد بکا بەو کوردایەتی کە وەختی لە گۆڕێدا بووە تەنانەت دوای کۆمەڵی ژێکافیش دەورانێکی زۆر لە ژیانی حزبی دموکراتی کوردستاندا بەتایبەت ئەو سەردەم کە ڕێبەرانی حزبی دموکراتی کوردستان دوای کودەتای 58 عەبدولکەریم قاسم مەجبور بێن بوون بە کوردستانی عێراق مەلاکانی کوردستان و حجرەکان و فەقیەکان لەو کەسانە بوونە کە دەورێکی زۆریان بوو لە ڕاگرتن و حفسی حزبی دموکراتی کوردستان. دەوترێت 16 ئاب ساڵیادی 63 ساڵی ژێکاف و حزبی دموکراتی کوردستانە، بەڵام ئەم بەروارە پارتی دموکراتی کوردستانی عێراقیش بە بەرواری دامەزرانی خۆی ئەزانێت. ئەگەر ئەو بەراورد مێژوویە باس بکەیت. کۆمەڵی ژێکاف لە ساڵی 1942 دامەزرا لە 16 ئوت دوای حزبی دموکراتی کوردستان هەر لە 16 ئوت واتە 25 گەلاوێژی 1945 دامەزرا پارتی دموکراتی کوردستانیش هەر لەو ڕۆژەدا ساڵێک دوای حزبی دموکراتی کوردستان دامەزرا لە هەمان ڕۆژدا هەر لە هەمان ڕۆژدا ینی ڕۆژی لەدایک بوونی کۆمەڵی ژێکاف و حزبی دموکراتی کوردستان و پارتی دموکراتی کوردستان وەک ڕۆژەکان یەکە تەبیعەتەن ساڵەکان فەرق دەکا و ئەو هەڵکەوتە مێژوویە یا ئەوەی ئەو ڕۆژە بە باوەڕی من خۆی بەیانی نەوئێک هاودەردی نەتەوەیی و نەوئێک گەڕانەوە بە دوای ئیفتخاراتی نەتەوەیی و ئەوەی کە دوای دامەزرانی حزبی دموکراتی کوردستان کۆماری کوردستانی لێکەوتەوە ئەو ئیفتخاراتە بەتایبەت دواتر تەسیری داناکە و ڕۆژێکی مێژوویی بیە لە چۆنیەتی دەربڕینی پێناسەی کوردایەتی و شکلی حزبی و قەواری و ئەو جۆرەشتانە. دەوترێت لەگەڵ یەکەمی ڕۆژی دامەزرانی کۆمارە هەمان ڕۆژ پارتی دموکراتی کوردستانیش دامەزرێت. ئەم بەروارە لە ڕاستیدا لەسەر ڕێکەوتەکان مێژوونووسی جۆرا و جۆر خوێندنەوەی جۆرا و جۆریان هەیە. مێژوونووسی وا هەیە دەڵە حزبی دموکراتی کوردستان پێشتر دامەزراوە بەڵام ئەو ڕۆژە خۆی ئیعلام کردو خۆی ڕاگەیاندووە. بەڵام لە نەزەر ئێمەوە ئەو ڕۆژە ڕۆژی لەدایک بوونی حزبێکە کە و حیزبە بۆ خۆی ڕای دەگەیەنە. تەبیعەتەن تۆ بگەڕێەوە 66 ساڵ پێش ئێستا ڕەنگە تا ئەوجێ پەیوەندی بە ئارشی و بە یادداشت و بە نووسین و ئەوانە هەبێ کورد ئەو وەختی بەهۆی نەخوێندەواری و بەهۆی ئەوەی کە ئارشی و مێژوو نووسی زۆر نەهادینە نەبووە کۆمەڵێک ناکۆچی و ئیختلاف هەبێت لەسەر ڕۆژەکاندا. بەلای منەوە ئەوە سەیر نییە. ڕەنگە بۆ کەسانێک کە مێژوو نووسن بۆ کەسانێک کە لە دانیشگاکان کار دەکەن و لە مێژووی سیاسەتدا تحقیق دەکەن شتێکی زۆر جوان بێ بە قەولی ئێرانەکان جالب بێەوە دوای بکەون بزان مەسئلە کەچیە. بەڵام گرنگتر ئەوەیە کە ئەو حیزبە بۆ خۆی چ ڕۆژێک بە ڕۆژی لەدایک بوونی خۆی دادەنێ. ڕەنگە نزیشی ئەو بەروارانە وای کرد بە کە سەرکردەیەکی باڵای سیاسی حیزبی دموکراتی کوردستان بڵێت کە پارتی دموکراتی کوردستان بەشێک بۆ لە حیزبی دموکراتی کوردستان. پارتی دموکراتی کوردستان بەشێک لە حزبی دموکراتی کوردستان نەبووە. بەڵام لە سەردەمی کۆماردا کە پێشەوا قازی محەممەد سەرەوە کۆمار بوو مەرحومی مەلا مستەفای بارزانی لە کە وەختی لە کوردستانی ئێران بوو لە کۆماردا بووە دەورێکی سەرەکی و بەرچاوی هەبووە و تەبیعەتەن دەوری بەرچاوی بارزانی لە کۆماری کوردستان و ئەوەی کە لە کوردستانی عێراق ئینگلیسیەکان فشاریان بۆ هێنان و پاشەکشیان کردن و چون لەوێمانەوە و لە کوردستانی ئێران وەک پەنابەریان ڕەفتار لەگەڵ نەکردن. حکوومەتی کۆماری کوردستان کەەوە بەشێک لە ئیفتخاراتی نەتەوەی ئەو کۆمارەیە کە مەهاباد پایتەختەکەی بوو ئەوانی وەک پەنابەر دانەنا بەڵکە وە خەڵکی کورد و خەڵکی خۆی دانان لە هەموو توانایی سیاسی و نظامی ئەوان کەڵکیان وەرگر و ئەوان ئەویان بە ماڵی خۆیان دانا و حکوومەتی کۆماری کوردستانیان بە حکوومەتی خۆیان دانا و بۆیە کار بەدەستانی ئەو وەختی کە لەگەڵ مەرحومی بارزانی بوون لە ڕەدە جۆرا و جۆرەکانی کۆماری کوردستاندا کاریان دەکرد و مەرحومی بارزانی کەسایەتی سەرەکی بوو دوای پێشەوە قازی محەممەد. بە باوەڕی من ئەو تێکەڵاوی مێژوویی لە سەردەمی کۆماردا کە مەرحومی بارزانی لەگەڵ پێشەوە قازی محەممەد لەوێ بوونا ڕەنگە لەوەوە ئەو
بۆ چوونە بێتە گۆڕێ کە ئەو پرسیارەی جەنابەت کە هێناتە گۆڕێ باسی لێکرابێ. بەڵێ لەسەر کۆمەڵی ژێکاف ئەگەر بوەستین زیاتر دەوترێت کە هەر کەس کە لە ناو ئەو کۆمەڵێدا کاری سیاسی کرد بێت دەبوو بەڕەگەز کورد بێت، دایک و باوکی کورد و موسڵمان بێت. بەڵام هەندێک لە ئاسووریەکان لە نێو ژێکافدا بەشداریان کردووە. سەبارەت بەمە خەلیلی عەزیزی چی ئەڵێت؟ لەسەر ئەو بەشەی کە بەڕەگەز کورد بێ ئەو بەحسانەیان دەنێودا هەبووە، تەنانەت باسیوە هەبووە باب کورد بێ ئەگەر دایک کورد نەبێتی. بەڵام لەسەر ئەو بەشەی دیکە کە هێندێک ئاسۆری ئەندامی کۆمەڵی ژێکاف ببن بەڕاستی من معلوماتێکی ئەو زۆرم ئێستا نییە. زانیاری لەسەرەوە هەیە ئەگەر موسڵمان نەبوو بێت نەیتوانیوە لە ژێکاف جێ بێتەوە؟ نا، زانیارێکی ئەو تۆم نییە. بەڵێ ناوەڵڵا. بەڵام دەکرێ بڵم تەئکید لەسەر ئەوەیە کورد بوونەکە بۆوان زۆر گرنگ بووە. کورد بوونەکە بەڵێ پەیوەندی کۆمەڵی ژێکاف بە حیزبی هیواوە چۆن بوو؟ دەوترێت ببوورە ژێکاف لە ژێر کاریگەری حیزبی هیواوە دروست بوو، هەروەک چۆن حیزبی هیوا لە ژێر کاریگەری حیزبی هێڤیەوە دروست بوو. تا ئەوجێ پەیوەندی بە شێوەی دروستبوونی کۆمەڵی ژێکاف و حیزبی هیواوە هەبێ، من معلوماتێکی دقیقم نییە بڵم کە ئێستا ئەمان ئەوی دروست کردووە یا ئەمان تەئسیری لەسەر ئەو داناوە. بەڵام هەموو فاکتۆرەکانی مێژووی ئاماژە بەوە دەکەن تێکەڵاوێکی بەرفراوان بینی کۆمەڵی ژێکاف و حیزبی هیوا هەبووە. تێکەڵاوی هەبووە، هاتوچۆی زۆریان هەبووە، یەکتریان بینیوە، ئاڵوگۆڕی بیر و ڕایان کردووە، هەمووی ئەوانە هەبوو. ئایا پێشەوە قازی سکرتێری ژێکاف بوو؟ پێشەوە قازی دقیق نازانم سکرتێری ژێکاف بوو بێ. ئەو چ ڕۆڵێکی لە ناو ژێکافدا هەبووە ئەوەی کە خەلیلی عەزیزی ئاگادار بێت؟ ڕۆڵی پێشەوا قازی ئەوەندەی کە باسی پێشەوا قازی دەکرێت، ڕاستیکەی پێشەوا قازی بە حزبی دموکراتی کوردستان و ڕێبەری حزبی دموکراتی کوردستان و سەرۆک کۆماری کوردستان زۆرتر پێناسە کراوە تا ڕۆڵ و دەوریوی لە کۆمەڵی ژێکافدا. بەڵێ ببوورە دەڵێن بوونی قازی محەممەد بە سکرتێری حزبی دیموکراتی کوردستان ئەوەندەی پەیوەندی بەوە هەبووە کە ئەم کەسێتیشی کۆمەڵایەتی و عەشایری و نێوبەنگێکی کۆمەڵایەتی هەیە، ئەوەندە کەسایەتێکی سیاسی بۆ حد نەبووە. دەوترێت کەسی سیاسی باشتر لە نێو ئەو کاتی حزبی دیموکراتە هەبووە، بەڵام بەخاتر ناوبانک پێشەوە قازی کراوەتە سکرتێر. ئێوە چی ئەڵێن لەم بارەیە؟ کاتێک تۆ چاو لە ڕەوتی یا گەشە و پێگەیشتنی ئینسانێک لە سیاسەتدا دەکەی لە حیزبدا، تەنانەت لە وڵاتێکدا کە دەگاتە پۆستی سەرۆک کۆماری، تەبیعەتەن دەبێ متالای ئەو سەردەم بکەی. هەموو لێکدانەوەکانی مێژووی سە ئەوانەی کە کورد بوونە و تحقیقیان کردووە، تەنانەت ئەوەی کە لە نێو خودی حزبی دموکراتدا وەک سەنەد ماونەتەوە و هەروەها ئەوانەی کە غەیرە کورد بوونە و چوونە کۆماری کوردستانیان بینیەوە و پێش دامەزرانی کۆماری کوردستان پەیوەندیان بە کۆمەڵی ژێکاف بووە و دواتر حزبی دموکراتی کوردستان تحقیقیان کردووە، لە یەک شتدا کۆکن. ئەویش ئەوەیە هەر ئەوەی کە من ئاماژەم پێکرد ئاڵوگۆڕەکانی سەردەمی کۆمەڵی ژێکاف و شەڕی دووی جەهانی و ئەوەی کە سپای سۆڤیەت هات بەشێک لە ئێرانی گرت و سپای ئینگلیز بەشی خوارەوەی ئێرانی گرت و کەش و هەوایەک دروست بوو کە لەوێ کورد لە منتەقەی موکریان کە تا ڕادەیەک مەجای ئەوان هەبوو ئازادانە شتەکانی خۆیان بڵن لە ڕێگا چارەی سیاسی دەگەڕن. تەبیعەتەن لە کەش و هەوایەکی وادا ئەو ڕێگا چارە سیاسیە لە نەفەر دەگەڕێ و مادام لە نەفەر دەگەڕێ، تەبیعەتەن لە ڕووی خوێندنەوەی هەمووی ئەوانە قازی محەممەد ئەو کەسایەتیە ڕێک و پێکە کۆمەڵایەتیە سیاسیە ئاینیە جەماوەریە بەڵام دیپلۆماسیە بوو کە بەرهەمی ئەو کەش و هەوایە و ئەو ئەقلیەتە بوو. بۆیە بە باوەڕی من تۆ ئەگە چاو لە سیاست و کردەوەکانی قازی محەممەد بکەی لە سەردەمی کۆماردا چۆن لەگەڵ حکوومەتی تاران تەعاملی کردووە،
چۆن لەگەڵ حکوومەتی شۆڕەوی کە ئەو وەختی زۆرتر لە کاناڵی باکۆوا تا جمهوری ئازربایجانەوە جێبەجێ دەبوو و هەروەها چۆن لەسەر کێشەی کورد و ئازەری لەگەڵ تەورێز تەعاملی کردووە سەنەدەکان نیشان دەدەن کە قازی محەممەد چوارچێوەیەکی کراوە و بربەرین و فراوانی لە سیاسەتدا هەبووە و هەمووی ئەو ئەسنادە نیشان دەدەن ئەو ڕەوت و ئەو پێگەیشتنی کۆمەڵایەتی و ئەو خەڵکی کە قازی محەممەدیان هەڵبژاردەوە ئینتخابێکی ئاقلانەیان کردووە بۆیە من ئاوا بۆ مەسئلەکە دەسم ئایا کەسێکی دیکە شیاوتر لە قازی محەممەد ئەو سەردەم وجودی بووە نازانم بەڵام پێداویستی و زەرورەتی سیاسی قازی محەممەدی هێنا گۆڕێ و قازی محەممەدیش بە حەق نیشانیدا کە ئەو کەسەیە دەتوانێت ئەو ئەرکە جێبەجێ بکە. ئایا پێکهاتەوەی حیزبی و شێوازی ئیشکردن و کاری سیاسی و خەباتی نهێنی کۆمەڵی ژێکاف چۆن بوو؟ ئەگەر بکرێت دوای ئەم ناوبڕە وەڵامی پرسیارکەم بیتەوە. بەرەزان ناوبڕێک و ئەگرێنەوە وڵاتان.